سڵاوتان لەبێت و بەیانیتان باش ڕۆژتان باش بەیانێکی جوانتان بۆ ئەخوازم بەو هیواییکە لە شتان ساغ بێت تەندروست بن بەیانێکی پڕوزەتان لەگەڵ بەیانی 24 دەست پێ کرد بێت لە بەیانی 24 بەشێک لەو کچانە باسەکەین کە ئەمڕۆ چاودێریکردنی خانەوادەکانیان کەوتۆتە ئەستۆی ئەوان جا بە زمانێکی دیکە توانین بڵێن بوونەتە قوربانی نەک ژیانی خۆیان ژیانی کەسانە دیکە کە سەرپەرشتی ئەوانەکەن و لە پێناو ئەمەشە کە چاودێری کەسی دیکە بکەن دەستبەرداری هاوسەرگیریە بن لەمبارەوە بۆ چوونی چەند هاوڵاتیەکمان وەرگرتووە و دواتر میوانیشمان دەبێت کە بە یەکەوە گفتوگۆی لەسەر دەکەین و جگە لەوانە ئێمە بابەتی دیکەشمان ئەبێت و بابەتێکی دیکە شەوەیە کە بەهۆی پێشکەوتنەکانی بواری تەکنۆلۆژیا و ئاسانکاریەکان لە ژیانی مرۆڤ بەهۆی دانیشتنی بەردەوام بە درێژای ڕۆژ بەشێک لە هاوڵاتیان تووشی کێشەی تەندروستی بوون و ئێوە لەگەڵمان بمێننەوە چونکە پزیشکێکی پسپۆڕیش لەبارەی و ئێسک و دانیشتنی زۆر و ئەمانە هەر هەمووی ئەم بەیانێ لە بەیانی 24 لەگەڵمان باش لە سەرەتای وەرزی پاییز هاوڵاتیانی باکووری کوردستان ئامادەکاری ئەەکەن بۆ هاتنی وەرزی زستان ئیتر لە دیاربەکر بەرهەمی میوە و سەوزا بە ڕێگەیەکی تایبەت هەڵدەگیرێت بەشێکی وشک دەکرێتەوە ئێستا کە تیشکی خۆرێشتا باشە بۆی کە لە زستان بەکار بهێنرێت لای خۆشمان جگە لە میوەکان سەوزەی هاوینەش وەکو باینجان و بیبەر و تەماتە و بامێ و ئەمانە وشک دەکرێتەوە کە بە زستانە بەحەد بە لەزەت و خۆشدا جا لەگەڵمان بن ئەمانە بابەتەکانی ئەمڕۆمانن با لە درێژەی پرۆگرامە هەموو بابەتەکان با سەرنجەوە ببینین و سودیان لێوەرگرین. لە هەولێر پێشەنگای شێوەکاری لە ژێر ناونیشانی خەت و زەخرەفە کرایەوە بۆ هونەرمەندی شێوەکار فەرەیدون کە تیایدا 24 تابلۆ نمایش کراوە پێکەوەی ئێمەش لێرە دەخێنە بەردیدی ئێوەی بینەری بەیانی 24. خەت و زەخرەفە ناونیشانی تابلۆکانن کە لە پێشانگایەکدا نمایش کراوە. 24 تابلۆن کە ئیشێکی زۆر وردیان تیادا کراوە. هەمووی خۆشنووسی و کاری دەستن. فەرید بە هاوکاری هاوسەرەکەی ساڵێکە خەریکی ئەم هونەرەن. پێیان وایە تەکنەلۆژیا ناتوانێت شوێنگرەوەی کاری دەستی بێت. هەمووی ئاەتی قورئانە لەبەرەوەی ناوی پێشانگاکەشمان وەرزی هونەری قورئانە و لە بوو مەسەلەی خەت ئیشەڵا ئێمە پلانێکمان هەیە لە داهاتوو کە بتوانین پێشانگای بکەینەوە بە نسبەتی شعری کوردی لەگەر ئەو هونەرەی خۆمانە تێکەڵی بکەین. هونەری زەغرەفە یان تەسیب تقریبا نزیکەی 5,000 ساڵ قدمەتی هەیە و بوونی هەیە و ئەمە شتێکی زۆر گرینگە ئێمە نابێت لەبیر بکەین. ئەو هونەرە ئێستا لە زۆربەی لە وڵاتەکان پەرەی پێدەدرێ و وەکو هونەرێکی بنەڕەتی دەتوانین ناوی لێ ببین لەبەرەوەی لەسەر هەموو مەتریالێک ئەتۆ دەتوانی ئەو هونەرە ئیش بکەین. گەلەری میدیا سەر با بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری و هونەری هەولێر بۆ تاماڵێک بۆ هونەرمەندان تا بتوانن کارە هونەریەکانیان نمایش بکەن. هەر ڕۆژە و بەرهەمی هونەرمەندێک دەبێتە بەشێک لە چالاکیەکانیان. ئامانجانەوەیە کارە دەستیەکان و بەهرەکانی هونەرمەندان ون نەبێت. بەردەوامین چالاکیتر هەیە لە مانجی 10 و 11 و ئەوانە بەڵام ئەوەی کە زۆر گرنگە ئێرە وەکو ماڵی هونەرمەندانی لێ هاتووە کە ئێمە بتوانین خزمەتی هونەرمەندان بکەین بە هەموو بوارەکان هەم بە بواری پەیکەرسازی هەم بە بواری هونەرمەندی شێوەکاری هەم فۆتۆگرافی هەموو بوارەکان. لەگەڵ بەرەوپێشچوونی تەکنەلۆژیا و ئاسانکاری لە دروستکردنی شێوەکاری بەڵام تا ئێستا ماونە و کارانەی کە لە ڕێگەی دەستیەوە وێنەیان دەکەشێت خەت و زەخرەفەش هەر لە کۆنەوەکو خۆشنووسی کاری دەسەرکراوە و تاوەکو ئێستاش هونەرمەندان هەوڵی پاراستنی دەدەن. شەیمە بایس کوردستان 24 هەولێر. جا دەینە سەر ئەو بابەتەی کە بۆ ئەمانوێت سەبارەت بەوە گفتوگۆ بکەین کە بابەتێکی کۆمەڵایەتیە زۆرنەوە چیرۆکانێکە لە ژیانی ڕۆژانەی خێزانەکان و زۆر کەس درکیان پێناکات. خێزانێکی 5 کەسی لە یەکێک لە گەڕەکەەکانی شاری سلێمانی چواریان نابیستە تەنیا کچێکیان نەبێت کە بە ناوی هاژین ئەو کچە تەندروستێکی تەواوی هەیە و بۆتە فڕیاد ڕەسی کەسەکانی دیکەی خێزانەکە
و تەواوی ئیش و کارەکانی ئەوان ئەنجام ئەدات جگە لە دایک و باوک و دووبراکەی 6 کەسی تر لە کەسانی نزیکیان هەمان کێشەیان هەیە نابیستن و توانێت قسەکردنیشیان نییە جا لەم فیوچەرە چیرۆکی ژیانی هاوژین و خێزانەکەی دەخێنە ڕوو دواتریش لەسەر ئەو جۆرە حاڵەتان ناو کۆمەلگە قسە لەگەڵ برا بچووکەکەی و برا گەورە نابیستەکەی دوای کڕینی پێداویستیەکانی ڕۆژانەیان دەگەڕێنەوە ماڵەوە. هاوژین تاکە ئەندامی نێو خێزانەکەیەتی کە توانای قسەکردنی هەیە. 5 کەسین بەس من قساکەم لە ناویانە دەکم و باکم و براکانم هەمویان کە ڕووڵاڵن منەچم بۆ دوکان شتەکان ئەکڕم ئەوان خۆیان لە دوکانەکە تێناگەن بۆیە. ماڵەکەی هەڵکەوتی باوک بێدەنگی باڵی بەسەردا کێشاوە. تەنها دەنگی پانکەیەک و ناوبەناوە جیگەی باڵدارێک نەبێت هیچی تری تێدا نابیسترێت. مامۆسا کارزان دراوسێ و ئاگداری دۆخی ژیانی خێزانەکەیە. هەر کات سەردانیان بکا گرفتەکانی خێزانەکە لە زمانی هاوژینەوە گوێی لێ دەبێت. جگە لە خانەوادەی هاوژین 6 کەسی دیکە لە کەسانی نزیکی دایک و باوکیان بە هەمان شێوە نابیستن. یەکەمین جار بینیم ئەم دوو مناڵە کەڕوڵاڵم بینی لەگەڵ ئەم کچە بچکۆلە زۆر بچووک بوو تازە فێری قسە بوو قسەم لەگەڵ ئەمان کرد وەڵامیان نایە وتم ئەوە بۆ وەڵام ناوتی نەبیست نەئەتوانن قسە بکەن بەڵام ئەم زۆرژی کەڵە بچکۆلە بوو ئیتر هاتم بۆ ماڵیان ماڵەکانم بینی لەم ژێر زەمینەژین بەڕاستی زۆر سنجڕاکێش و هەم دڵتەزیێنیش بوو 700 خێزان لە ماڵەکان تەنها کچێکی بچکۆلیان ئەتوانێت قسە بکەوە ئەم ڕۆژانە تەرجومان بووە کە بزانە ئەڵەن چین داواکاریەکانیان چییە؟ ئەم خێزانە 5 کەسیە لە ژێر زەمینێکی کرێدا ژیان دەگوزارێنن. هاوژینی تەمەن 11 ساڵ جگە لە کڕنی پێداویستیەکانی ڕۆژانە لە ماڵەوەش هاوکاری دایکە نابیستەکەیەتی. هیوا و ئاوەتەکانی خۆی و خانەوادەکەی تەنها و تەنها ژیانێکی ئاسایە لە خانوویەکی باشتر لەو ژێرزەمینەی کە تێیدا دەژین. دیار جەمال کوردستان 24 سلێمانی. بەهۆی پێشکەوتنەکانی بواری تەکنۆلۆژیا و ئاسانکاریەکان لە ژیانی مرۆڤ بەهۆی دانیشتنی بەردەوام و بە درێژایی ڕۆژ چەند کاتژمێرێک ئێمە دانیشین بۆیە بەشێک لە هاوڵاتیان تووشی کێشەی تەندروستی بوون زۆربەی کێشەکانیش لە ئێسک و جمگەکان دروستە بێت. ئەم بەیانیە دکتۆر بەریڤان ئیبراهیم پزیشکی ئێسک و شکان و جمگە میوانی ئێمە بەخێر هاتی بژی سپاس دەکەم. دکتۆر بەریڤان پێش هەموو شتێک ئەگەر باسی نەخۆشیەکانی پشت بکەین من بەبینینی ئەم بڕبڕەیە زانم کۆڵی لێرە کێشە هەیە ئەگەر یەکێک خوانە خواستە تەندروستی ناتەواو بێت ئەوانە هەمووی خینە ئەولاوە ئەوەی کە زۆر گرنگە باسی لێوە بکەین باسی شێوازی دانیشتنە شێوازی تەندروستی دانیشتن بۆ کەسێکە 8 بۆ 9 کاتژمێر لە دەوامە چۆنە یان بەگشتی شێوازی دانیشتنی دروست کامێ بەنسبەت دانیشتن ئێستا باسی کاتژمێرەکانت کرد بەخۆی لە ساعتێک زیاتر نابی دانیش یەکسەر دەبێت پۆزیشنەکەت بگۆڕی لە وەختی دانیشتنیش دەبێت احتیرامی ئەو کێروانە بگری ئەوەی پشتەملە ئەوەی سینگە ئەوەشی خوارەوەیە لەگەڵ کلێنچە لە هەمووان مهمتر ئەو کلێنچە ئێستا باز دەکەم دەبێت چۆمی وەختی کە دادەنیشی دەبێت پێیەکانت بگەنە عاردی و دەبێت چۆکت لە 90 دەرەجەی بی نابێ مەسەلەن ئەو هابی نابێ شۆرتری باش نییە ئێستا پێ لەسەر پێدانان باش نییە باش دەبێت شێوازی دروستی دانیشتن دەبێت ئەو 90 دەرەجە بی ئێرە دەبێت لە مستەوای حوزت باشە پاشان پشتت دەبێت ئێرانت بگەنە ئاخیری کورسیەکەی بۆی وام کردەوە دەبێت بگەنە ئاخیری مێزەکەی ئەوە کە کورسیەکە و دەبێت یەک بست لە بینی ئێرەی پشتت لەگەڵ قوسیەکە هەبی باش و دەبێت ئەو هابکەی و بەنەوعێک دەستت دانێ ئەوەش عینە 90 دەرەجەبی ئەوجیان ئەوەتە گۆشەیە یان ئەوەتە مێزەکەی دەبێت دەست ئەو هادانێ باشە یەکێک کە ئازاری هەیە هەستەکە بەم جۆرە دانیشتە زۆر مرتاحترێکە بۆچی ئەوە ئەکیت مشکلێکی لە پشتی هەیە نابی بەوەی مرتاحبی
کەواتە هەمەچوو کە هەموو جارەڵم بەدەرهێنەر تکایە با من بە ئیسراحەتی خۆم عادەتەن کە بەنوشتانەوە زیاتر ئیسراحەت دەکەی ئەوەکی زیلاقکتەیە لە پشت بۆ نوعی ئەگەر ئەوە هادانە نیشی ئەو کێوانە کێوی خۆ پشتەکە کێوی خۆی لە دەست دەدا ئێستا معمەل هەیە کورسی ئەو ها دروست دەکە ئێستا من لە کلینیکی خۆم کورسیم هەیە بەخۆی ئەو کێوانەی پێوەیە خۆی بۆت بەخۆی کێوەکەی پێوەیە پێویست ناکات و ئاگات لە دانیشتنت باشە جاری وایە تۆ مەشغوڵی کارکردنی تو لەسەر پشتی سیستەمێکەوە دانیشتی خەریکی کۆمپیوتەری ئاگار لە خۆت نامێنێت دوو کاتژمێر بەبێ کە تۆ ڕێستێک وەربگری لە کاتژمێرەکە بە دوو بە سێ کاتژمێر بۆ کەسانە بێت چی بکەن چەندێک جارێ هەستنە سەر پێ چۆن جوڵە بکەن لە ئەوانەش حالەکە هەیە ئێستا وەک پێتم گوت لە ساعتێک زیاتر نابی یان دەبێ منەبەهێک لە خۆدانێ ئێستا مەسەن لە پشتەمەلی قایشێکێک ینی ڕێمۆتی پێوەیە هەرکو خۆت شۆر کردەوە بە ئاگادارەبی ئەگەر کورسیەکەش ئەوها نەبوو دەتوانی ئەوەی بەکاربی ئەمە بۆ کورسەوە ئەوە و ناو سیارە و مێزی نان خواردن و ئیش و کورسەکەی داوامەکەت هەر بە 5,000ریشە و هەیە و زۆر ئەرزانە و قوسیەکەش دەپارێزی ئێستا سیارەش هەیە هەر بەخۆی کورسیەکەی سیارە مدل نوێیەکان کورسیەکەی بەخۆی ئەوها کێوی پێوەیە ئەوەی دیکە چیە ئەوەیان لو کلێنچێ ئەوە ئێستا ناوەکەی بەتاڵە ئەو کلێنچەیە نابێ بە ماوەیەکی دوور و درێژ ئێستا تو دەڵێ 6-7 ساعات کوفرەوە لەسەر جەیەکی ڕقبی دەبێت کەدا ئێستاوە کەدا لێرە دادەنیم ئەو کلێنچێ دەبیستە ئەو بۆشایی ئەو جا من دانیشم هەیە بەو نەوەی ئەوە لە هەمووان مهمترە چونکە ئەو نەخۆشیە لە ئەعلام گرنگی پێ نادەم بەس دەزانی ئەمە چەند دەبینین کلێنچیان مشکلیان هەیە یعنی واتە ئەگەر بینە سەر پۆلێنکردنی ئەو ئازارانە زیاتری لەبەر زیاتر کلێنجێ و ئەو منتەقەی خوارەوە باشە ئەو کەسانی کە بۆ نمونە دەمێکە نەیانزانیوە بەچی بزانن نیشانەکان چیان نازانی ئەو شێوازە دروستەی دانیشتە نیشانەکانی چی نیشانەکانی کلێنجە ئێشان وەختی دادەنیشی ناتوانانی دانیشی دێشی لێ وەختی لە ناو ئازارەکان زیاتر لەکوێ بێ ئازارەکە لە کلێنچە بەخۆیت ئەو بە زۆری ئەوانەی زۆر قەڵەوەن ئەوانەی حملیان هەیەیان ئەوانەی زۆر دادەنیشن وەکو ئەو دەڵێ 7 ساعت ئەمە زۆر دەبینین هەتا لەوەی تقریبان وەختنیان بگاتە ئەو شتێشان زۆرە وەختنیان بگاتە معدەلی وەی یعنی ئەوەندە زۆرە باشە ئەوەی کە لە گەنجان دەبینی زیاتریشە لە پیرەکان یعنی ئەگجار پشتەمەل ئێرە لەبەر موبایل بەکارێنانە ئەو شتانە ئەوەندەی لە گەنجان هەیە ئەوەندە لە پیرەکان نییە باش ئەمە شێوازی دانیشتن بەشی خوارەوەمان باسکردەی لە شانەکان زۆر جارە بینیت تەمەنە هەرزەکارەکان زیاتر شانیاندا ئەچۆڕێت بەهۆی سەعیکردنەوە مەشغوڵن بە مۆبایلەوە دروست دانیشتنی وەستانی ئێسکەکانی شان چۆنە بەخۆی ئەگەر بەس ئەو 90 دەرەجەی بپارێزی ئەو جونگێت و ئەوەکانیشت لە تەنیشتت بن ئەو جونگێت لە بەگیانتەوە بنووسێ بەخۆی ئێرە کێربەکەی خۆی دەپارێزی بەس هەیە بەخۆی نەخۆش قەڵەوە یان کچە سینگی زۆر گەورەیە پێی ناکە هەر بەخۆی شۆڕ دەبتەوە وای لە هاتێکە خۆی ڕاست دەکاتەوە لی دێشی لەبەرەوەی لێرانەهاتی سێ ڕۆژێ بە نەخۆشێکم دەگو کا خۆت قیتکەوە ئەو های دەکرد دەیگو ژانم ناتوان ئەوجە باشە ئێستا بۆ ئەم جۆرە دانیشتنە ئەو جۆرە کورسی و با بڵێن شێوازە وەکو سەرینە دۆشەکە ئەوەیە هەرچێکە ئەوە هەیە بەڵام بۆ ئەو حاڵەتانە لەو حاڵەتەوە ئێستا قایشێکەیە لە ئۆنلاین هەیە ئەوەکی پێوەیە سەماعیکی پێوەیە هەرکو خۆت شۆڕ کردەوە بە ئاگات دێنی لە بنجلەکان لەبەر دەکەی کوڕ و کچەکان هیچ باش تۆزێکش بابێنە سەر دایکانەی کە دووگیانن شێوازی دانیشتنی دایکی دووگیانیش هەر وەکو ئەمەی دیکە هەر بە هەمان شێوە تۆزە لەسەر نەفسیشتا باش ئەگەر مناڵیان هەیە مە زۆر جارە بینی دایکێک کێشەی لەگەڵ هەڵگرتنی منداڵەکەی ئەڵێ ئازارم بۆ دروستە بێ بە هەڵگرتنی منداڵەکەم شێوازی دروستی هەڵگرتنی منداڵ چۆنە حتا ئازار بە پشتی منداڵەکەش نەگات مهمترین شت ئەوەیە منداڵەکە لاقی کراوە بن لە حوزی زۆر باشە یەکجار لە ساڵی یەکەم دەبێ پێیەکی لە لای زیکیبی پێیەکی لە لای پشتی دایکەکە بەو نەوەوی یان ئەگەر منداڵەکە زۆر بچووکە مەسەن پێیەکانی ئەوەندە درێژ نەمون دەتوانانی دایکەکە لە پێشە خۆی دانێ بەو دەستەی ئەو دەستە لە بینی ڕانەکانی دانێ و بیلاقی بکرێنەوە ئەوە لە حوزی زۆر باشە هەندێک وەکو چۆنەڵت شیالەیەک هەیە منداڵەکە لە پێشەوە دائەنرێت قاچەکانی ئەچێتە دواوە ئەم شێوازە هەڵگرتنە بۆ دایکەکە تەندروستە ئازار بە پشتیاگە قورسایەک لە پێشەوە بێتە نا ئەوە زۆر دایکەکە پشتی دێتە خوارێ یعنی ئەوە لە حەدی خۆی زیاتر دێتە خوارێ باش نییە باشترین شتەوەی کوردەواری خۆمان پێیەک لێرە بی پێیەک لێرە ئەوجا ناوبەناویش بینتە ئەو لای بگۆڕ باشە ئەو شتەی دیکەمان چییە؟ ئەوجا ئەکەر ئەوە کێوی خۆی لە دەستدا ینی کە احتیرامی ئەو کێوانت نەگرت بەرەبەرە ئەمە لە بینی
ئەوە ئسکی فەقەراتە ئەو چارگۆشانە لە بینیان کڕکراگەیەکە وەکو کڕکراگەی جێ ئەوە زۆر ناسکە ینی کە لە عملیات دەبینی ینی چۆن ئەمە ئەوەندە وەزنما زۆرە چۆن ئەوە خراپدادەشین گەلەگەلک ناسکە بەرەبەرە ئەوە ئەجا ئەو جەلاتی نوشتی لێ تێدایە بەرەبەرە لە دەستی دەدا کە لە دەستیدا ئەو های لێدێ بەرەبەرە لە دەستی دەدا ئەوجا هێدی دەردەپەڕی سەیری ئەو تۆپە بکە ئەوە تووشی ئەنزیلاق دەبێ ئەمە بە کوردەواری دەڵێن کە ئەوە دەرچوو ئەو ئەنزیلاقە دەرچوو ئەو زەردانە دەبین ئەوە ئێستا دەماری لاقی ڕاستە ئەوە ینی لاقی چەپە هەرکوو بەو دەمارە نەکرد ئەوجا لاق سڕ دەبی لاق سڕ دەبی دێشی بێ قوت دەبی و نەخۆش پێی ناکرێ بڕواو زۆر جا نەخۆش دەدە لە لاقم سەر ئەماش ئای پشتی دەگرین دەڵێ دکتۆر ئەم لاقم سەر لۆ هی پشتم لۆ دەگرین نازانێ خەتای پشتەکەیت ئەوانی شەری دانیشتنی زۆر یاخود مع الوقت هەرکوو غەڵەت دانیشتی ئەو کێرڤەکە کێروی خۆی لە دەستدا ئەو جەبەرە ئەو بینە ئەو سپێسی لە بینی فەقەرات کەم دەبیتەوە و کڕکراگەشی جێ نییە بچتێ فمەجبورە دەردەچی کە دەرچوش دەوروبەری هەمووی دەمار و ئالغام و ئەو شتانەیە مشکلە دروست دەکات باشە ئەو کەسانی کە شۆفێر بۆ نمونە شۆفێری بار هەڵگرەکان بە ماوەیەکی زۆر شۆفێریەکەن بۆ ئەوان ئەگەر ئەو تووشی ئەو جۆرە کێشانە بن چارەسەرێک هەیە یاخود چۆن پێشگیری بکەن لەوەی کە چارەسەر نەکەن وڵەوەکە ئەو قسانی ئێستا باسمان کرد نفسی شت و ئەوانیش ساعتی جارێک دەبێت دابەزی یعنی نەکرد تووشی پشتێشە ئەوانە دەبی تووشی خینمەین دەبی تووشی زار مشکلی کردن ئێمە تەنانەت لە خوێندنگاکانیش ئەومان هەیە کە لەسەر ئەتر ئەو ڕەحلەی کە بۆی دانراوە شێوازی دروستی دانیشتنیان ئەوەیە کە خۆیان زۆر ئەچەمێنەوە بۆ سەر ڕەحلەکە یاخود ئەو شوێنە ڕقە ئاساییە لەگەڵ خۆیانە بۆ نمونە بیبەن یاخودەر شێوازی دانیشتەکە دروستکەن وڵا ئەگەر ئیمکانیاتیان نەبێ مستەشفاکە دەبێ بەو نوعی لۆیان تەرتیب بکەن کە ئێستا باسمان کرد و ڕەحلەکەشیان دەبێت لە مستەوەیەک مەستا ئەمە زۆر بەو نەخۆشانە دەڵێن کە خەیاطن یان ئەوانی ئێستا کە زۆر دەوامیانەیە مێزەکە بەنەوەیەک بلنکەم بگاتە مستەوای سینگیان وەوی مەجبور نەبی یان شاشەی کۆمپیوتەرەکە بەرامبەریان بی باش ئستاندەر چەندێ بێ شاشەی کۆمپیوتەر وڵا حەسەب بەژنی کەسەکەیە ینی حەسەب بەژنی ئێستا کورسی مێزی ماڵی خۆمان ئەوها لێ کردیە کە مەجبور نەبین ئەوها خۆمان نەویکەی نان بخۆین نە هەروها لە پێشمانە و دەستمان ئەوها 90 دەرەجە لەسەر مێزەکە دەبی و پێویست ناکە خۆشۆڕکە باشە ئەمانە ئەو جۆرە ئازارانن کە لە دانیشتنەوە تووشی کەسێکە بن باشە لەگەڵ ئەوەش هەندێک کەسێک کارەکەی بە پێوەیە زۆر بە پێوە دەوەستێت ئەوە تا چەندە کاریگەریە خاتە سەر کلێنچکە و ئاروها ڕاگررتنی ئەو شێوەیە کە خۆی هەیەی وڵای گە نەخۆشەکە بەخۆی دانیش جوان دەتوانانی جوان ڕاوستیش ڕاوستانیش عینەن مەسەلەن لە سەعاتێک زیاتر نابی دەبێت یەکسەر پۆزیشنی خۆت بگۆڕ کەواتە لە نێوان دانیشتن و لە نێوان بە پێوە بوون ئەبێت تۆ پۆزیشن ماوەی جارێک کاتژمێرە جارێ بیگۆڕی ئەتر هەر شێوەیەکە عکسەکەی بکەیتەوە نانە مەسەن سەحیبی دەبێت ئەوانە ئێستا ئەوە بەو نەوعی ڕاوستی بەو نەوعی دانیشت ئەو جار لێرە هاتن ئێستا لەوانێت بڵێ ئەو من کوفکرم لە گیانی خۆم بێ منیش ئێستا تەرکیزم سەر بوون بەس لێرە هاتنە بەس هەفتەیەک فێربی دوایی ناتوانانی ینی فسیۆلۆژی تووەت لێ دەکە ناتوانانی تەواو بیگۆڕی هەندا هەلێ ڕاتنە یەک هەفتت دەوێتن دوای وەک خۆی ینی دەتوانانی خۆت تەندروست بپارێزی و هیچ مشکلات نابێت باشە زۆربەی ئەم با بڵێن قەنەفانەی کە ئێستا لە ماڵان هەن بەڕای ئێوەی پزیشک ئەو قەنەفانەی کە تۆزێ ئسفنجەکانیان ڕقترن باشترن بۆ دانیشتن یاخود زۆر نەرمە و نقمەبی والله مهمترین شت کە ئەمە دادەنیشین کلێنجەکەمانە باشە و دەبێت ئەو قەنەفەیە وەکو پێتم گوت یەک بست مەجالێک هەبی لە بینی هەتا ینی تەختی نووسنیش دەبێت کە دەنووی یەک بست لە بینی پشتت هەبی لەگەڵیان ئەو تەخاولێک لولدەی لە پشت لێرە نەی هەتا ئەو سپێسە بمینێ باش بەنسبەت ڕقی و نەرمیەکە لەو کلێنجە دەبێت نەرمبی دەبێت بنی بۆشبی دەبێت بنیش بۆشبی هەتا بە عەردی نەکەوی باشە دکتۆر بابێنە سەر باسی نووسنیش هەمیشە ئەگەر ئەوەی لە تۆڕە کۆمەڵایەتەکان شێوازی دروستی نووسن شێوازی دروستی دانیشتن بەڵام ئەوەی کە پسپۆڕێکی تایبەتە لێ فەرقەکات دەوترێت کە لە بینی هەردووڕان لە بینی هەردوو ئەژنۆ لە کاتی خەوتن کە بەلایەکە خەوتی لە بینی هەردوو ئەژنۆیان شتێک دابنرێت ئەوە دروستە ئەگەر دروستی خەوتن ماپێ ئەگەر یەکێک لەسەر پشت دەنوی ئەوانەی لەسەر پشت دەنون باشە دەبێت 15 دەرەجە بینی چۆکی و لەگەڵ تەختەکەی هەبی 15 دەرەجە بۆ نوعی زەخت لەسەر پشتی کەم دەبتەوە کاتە کۆشێ شتێ بخین کۆشە 15 دەرەجە بیان خاولی لولدەی و لە بن چۆکردانێ و دەبێت نەفسی شت پشتەکەش بستێک بینی هەبی لەگەڵ تەختەکە لە نفسی شتیش ئەگەر لەسەر تەنیشتەکان دەنووی دەبێت چۆکەکانت ئاینە 15 دەرەجە ئەوە بنوشتێنیەوە و کۆشێکی شەبی چکە گەرەوە لێ بکەی ئەوە زیاتر دەنوشتێتەوە
بەنسبەت نێکیشت وەختی کە دەچێت سەر تەنیشتەکان دەبێ سەر شۆڕ بکتەوە بەسەر بالیفەکەی شۆڕ بکتەوە نەک لە ناوەندی بالیفەکەی بی چکە ناوەندی بالیفەکەی لەسەر مل دەبێت لەسەر ملمی ئەو جێستا بالیفی ئەوشمان هەیە لە مۆڵەکان هەیە هەر بەخۆی ئەو کێرڤەی دەپارێزی باشە زۆر جای شەوترێت لەسەر دەم مەخەون چونکە بۆ بڕبڕی پشت خراپە بەڵام هەندێک کەس ڕاهاتووە بە خەوتن لەسەر دەم تا چەندە لە ئەوانەی نەخۆشن ئەوانەی نەخۆشی ئینزیلاقی پشتیان هەیە باش نییە لەسەر دەو بنووی بەس عادەتەن لەسەر دەو درێژ بوون لەسەر دەو سیرکردنی تەلەڤیزیۆن و مۆبایل لە ئێرە باش فقراتی ملی باشە باش نییە باشە باشترە لە فقراتی ملی باشترە بەس ئەوانەی ئینزیلاقی خوارەوەیان هەیە لەوانە باشە ئەو چەنەڵ جوڵە سادانە چین کە وەکو وەرزشێکی بەسییت وان کە ئێمە لە خەو هەستان یاخود دانیشت بووین بە ماوەیەکی زۆر ئەنجامیان بدەین وڵایەکێکیان هەیە بەخۆی دەبێت لەسەر دە درێژبی باشە کە لەسەر دە درێژ بووی سەرت یەک بەس بڵنکەی پاشان ئەو دەستت ئەوە بەسەر دە باز دەکەم ئەو دەستە لەگەڵ پێیەکەی تر بلندیکەی لە عردی بلندکەی بەعکسەوە هەتا دە بژمێریدا ئەو جەدانەوە پاشان ئەو لایە وەکو ئەوە مەلەوانی بکەی بەس بەڕاوەستان باشە ئەو هەر ڕژێ ینی مەسن کە لە خەڵ دەستی دەجار بکەینی وەڕوو دەجار بکەی ئێوارێ دەجار بکەی قەتی لێنە زۆر باشە هەندێک جاریش هەیە کەسێک هیچ کێشەیەکی نییە بەڵام ئەم پشتێنانە ئەبەستێت کە بۆ ڕاگررتنی فقراتی پشتە بۆ کەسێکی تەندروست ئەگەر بەکاری بهێنێت ئاساییە نەخێر لەبەرەوەی ئەو حیزامە ماسوولکەکانی دەوروپشتی فقراتەکان خاو دەکاتەوە ئەمە دەوانەیە بجوڵێن نەک خاو ببنەوە کە خاو بوونەوە ئیدی ژانی پشتی زیاتر دەبی ئەمە بەس لە ئەو حاڵەتانە بەکاردێنی پاش عملیات یان یەکێک حادیسەیەکی کردبی یان ئەوانەی ژانیان گەلێک زۆرە لە ماوەیەکی کورت لە 2 هەفتە تەمانگێک زیاتر نەبی دەنا بەکارهێنانی شتێکی باش نیە باشە دکتۆرە دەوترێت کە هەموو کەسێک ئینزیلاقی هەیە دروستە ئەو نەخشتیوان وانە نەخۆشەیە 7 ساڵە هیچ عیبینە بەبەست لەوەیە کە ئەوەی کە ئەو لینجایەکە لە بینی بڕبڕەکانە هەیە هەمومان ئەو دیسکەمان هەیە کە لەو بینایە بەڵام شێوازی دروست دانەنیشتنمان و ئاکات کە ئەوە ئیلتیهاب کات ئازاری دروستکە شێوازی غەڵەت ینی ستایلی ژیانی غەڵەت وات لێ دەکە یا ئیلاگە حادیسەیەک توشبیەوە شتێکی دیکە یان ئەلتیهابەکە یان نەو ڕوماتیزمی کتابی ئەوەنە فەرق باش بەس ئەگەر لە ژیانت تووشی ئەو شتانە نەبووبی و لە عمر ئێستا نەخۆشە عمری 22 ساڵە ڕژێ نەخۆشە 22 ساڵە عملیاتی پشتمان کرد معقولە لە عمری 22 ساڵی ئەت تووشی عملیات ببی ئەوەنە لە قاعی ریاضە ئەو شتانە توش دەبێت ئەوەی کە باشە کاتە شتێکی باشە وروژان ئەوەی کە لە هۆڵی وەرزشەکانە ئەکرێت و ئەنجامەدرێت لە وەرزشکردن کاتە دیارە بەبێ ئەوەی کە ڕاهێنەرێکی بەسەرسەرەوە بێت یاخود کەسێک ئاگاداری بێت خۆی هەندێ جوڵی تایبەتی کردووە ئەو جۆرە کەسانە تەمەنی مەبەستم لە تەمەنەکەیە چۆن جوڵیان هەبێ بۆی کە تووشی و حاڵەتانە مەفروزە هەموو قاعیکی ریاضە دکتۆریانەبی دکتۆرەکەیان ئەوە تا جەراحی ئێسکوشکان و بربڕی پشتویان جەراحی ڕوماتیزم و ڕاهێنانی فیزیاویەکان بی ئەگەر ئەوشیان نەبوو مدەربەیەکی ترێنەربی ینی خبرایی زۆر باشەبی دەبێ ئێستا زۆر مشکلەمان لەگەڵەوەیە لە شتی قرس بلندکردن ئێستا ئەوانە دەبێ حسب ینی تەدریجیان بلند بکرێن نەخۆشەیە دەڵێ ئەمن ئەوەندە کیلوان بلند فەخریش دەکە ینی ئەوەندە کیلو بلند دەکەم دەزانی ئەوە چەند خراپە لۆ پشت و لۆ ئەوانە و لۆ ئەو جونگانە و چەند حادیسە دێتە لامان مهمترین شت ئەوە دەبێ مدەرب یان دکتۆرێک سەرپەرشتی ئەو شتانە بکە بەخۆی نەخۆشەکە بەخۆی مەفروزە نەشتە جێیەک ئەو شتانەی لێ نەبی باش بابینە سەر نەشتەرگەریەکان کە لا دەرەنجامی دانیشتن قەت ئەبێت کەسێک بگاتە حاڵەتێکە نەشتەرگەری بۆ بکەن ئەوەندە هەڵە دانیشت بێت مەترسیەوەی لە لە ماوەیەکی ئەگەر بەنەوەیەک غەڵەت دانیشی ئەوانە ئێستا خەیاتن ئەوانە زۆر پشتەمەلیان مشکلانەیە لە ئەگەر هەر بەونەوە بەردەوام بی بە دانیشتنی غەڵەت پاش 5 تا 10 ساڵ تووشی نیشتەرگەری دەبی هەرکوو دەستیان سڕ بوو قووەتیان لە دەستدا و ڕۆشتنیان زۆر خراپ بوو ئەو وەختی دەبێ بکەیت باشە لە هەندێک جارە دەبینی یەکێگەڵێت زۆر ئازارم هەیە پشتم ێشێ ئاوەرە پێ بخە سەر پشتم با بچەقێ چەندە ئەوە زۆر خراپە ئەوەیان زۆر خراپە لەگەڵ چوونە لای بەیتار و وەستا و مەساژکردن پشت ئێشە مەساجکردن علمە یعنی نابی هەموو کەسێک مەساج بکە و ئەوە اختصاصی خۆیە و هەندێک شتەیە بە مەساجکردن زۆر خراپ دەبی و بەس لە هەمویان غەڵەتتر
ڕاکێشانە نازەم دەستنە لای وەستا و بەیتار ئەوانە پشت ڕاکێشان ئەوە زۆر غەڵاتە. یان هەندێک جار ئەڵێ پشتم بتەقێنە دەستت بچەمێنەرەوە با من بەجۆرە دەستەخانە ئەمە کەسەکە پاڵەکەوێت و دەستەخانە نەنە چکە ئێستا هەندێک نەخۆشی هەیە بە هەندێک حرەکە خراپتر دەبی لەوەنە بگاتە ئەوەی تووشی شەلەلت کە هەندێک حرەکە هەیە مەسەن ئێستا ئەگەر ئەزیلاقەکە و لای دەرێ بێ عیلاجەکەی فەرقە لەوەی کە لە ناوان دێ بشتە دەرێ ئەوەمە بە ئێماڕای دەزانین باش ئەیم لەون دەزانی لای چەبی فەرقە لەوەی ئەگەر لای ڕاستبی چه عیلاجێکی هەیە ئەوە علمە یعنی ئەوە نییە یەکێک بە چاو کوێری بشتە ناو مەوزوعەکەی نەخۆش هەیە بوونە زەحیەی ئەو جورە پراکتسە یعنی بەڕاست باش دەستەکانت خۆش بێت ئەم بەیانە دکتۆر بێریڤان ئیبراهیم پزیشکی ئێسک و شکان و جۆمگا لەگەڵ مابوویت لەسەر شێوازەکانی دروستی دانیشتن چین گفتوگۆمان کرد سپاس دەکەین هەمیشە لە شڵاز دەستا خۆشبی ساسەوان سپاس. لە سەرەتای وەرزی پاییز هاوڵاتیانی باکووری کوردستان ئیتر هێدی ئامادەکاریەکەن بۆ هاتنی وەرزی زستان کە زستانێکی سەخت و ساردیشیان هەیە. لە دیاربەکر بەرهەمی میوە و سەوزە بەڕێیەکێکی تایبەت هەڵدەگیرێت یان وشک دەکرێتەوە جا بە تایبەتی لە دیاربەکر بەشێکەیە کە تەماتە وشک دەکەنەوە ئەم ساڵ جیاواز لە ساڵانی ڕابردوو نرخی بەرهەمەکان بەرز بۆتەوە هەم فرۆشیار و هەمیش کڕیار گرەی لەم دۆخە ناجێگیری بازارەکەن کە ناتوانن وەکو ساڵانی پێشتر ڕێکی زۆر تەماتە و باینجان و بیبەر و بامێ بکڕن وشکی بکەنەوە. Bi taybet piştî destpêka meha îlonê li Diyarbekirê amadekariyên zivistanê jî dest pê dikin û zêdetir dibin. Firoşkar ji bo pêwîstiyên amadekariyên zivistanê yê welatiyan bi kase û torbeyan li hal û bazaran zewze û berheman berhevtînin. Welatî jî li gor hêza xwe pêwîstiyên xwe bicih dikin. Du kasa firengî sendinin û çend kilo behlêcan çend kîloy sot gede jîwanê fasola iştînin em ê qariştirmiş bikin İnşallah şey bakın. Bu mahalle dikirim, bu şuşa dikiniş, bu zivistanı. Ondan sonra kasabı şu 27 kilo davi, 140 milyon para girdi. Kilo 5 nivan daima verik. Piyasa hava ya. Hemçi bakın. Zemede zemistoni mesela ma fırıngi bana mesela isot beni balconu beni uç kerdi şu ondan sonra dolma o mavacı şu şey çine üstse zidi mesela vay fakir işte bisin ya kilo isoti her 20 milyon verik şimdi bisin ya kilo niye di kilo niye gere en az ya çuval bir ya çuval en az 20 kilo yerzena 20 kilo 450 milyon para kilo verik şimdi bisin. Firoşkar jî balê dikşînin ku ji ber giranbûyîna buhayê berheman welatî nerazî ne û ew jî hem nerazîbûnên welatiyan guhdarî dikin hem jî hewla bi destvanîna dahata xwe didin. Anavra bağlar e yani malbat qarabalık e yani kilo tera kesî nake zêde jî gava ku bisîne gücê wî aşmış dike yani qewetayî tune tüm pirskirêgê mezin top tire li me dixeke. Yani bir asla yani müşteri bir belki en vezemi dikin. Na çıkıyorsa ciddi ne yani. Nakliye sala çinin benzin 7 milyon bu, isal 6 milyona. Çarkat zede. Yani en pırjkun nakliye sıkıntı dertke. Mesraf sıkıntı dertke. Yoksa eşya normal yani fiyatı bir. Gora enflasyonu normal. Emci beni de adımının müşteri de khayda emci den gökler nakın psikoloji ameliyatı kharabiye, alım gücü ameliyatı ketiye. Li gel bandorên qeyrana aborî ku li Tirkiye û Bakur li ser welatiyan tesîrê xwe berdewam dikin, li hala Diyarbekirê amadekariyên zivistanê hene. Herçiqa zebze îsal buha ve jî qase bi qase torbe bi torbe ji bo amadekariyê tên kirin. Welatî dibên ku li gor derfetê xwe em mecbûrin ku vê amadekariyê bikin. Sidik Eren, Kurdistan 24, Diyarbekir. هاوڵاتیانی خاوەن پێداویستی تایبەت بە ڕەچەڵک پۆڵەندی لە ئیستانبول کاری دارتاشی دەکات کە ئەو هاوڵاتیە پۆڵەندیە 5 ساڵ پێش ئێستا لە کاتی کارکردن بەشێکی جەستەی لەدەستداوە بەڵام بۆ پەیداکردنی بژێوی ژیان هەر کۆڵمادات و لە دار دەیان پێداویستی و کەلوپەلی دروست کرد. Nazywam się Rafał Nachtygal, jestem z Polski. Mieszkam w Konarzynach, to jest mała miejscowość koło Kościerzyny. Navê min Rafal Nachtigal e.
Ez Polandîme li navçeyeke biçûk a binavê Konajînek û girêdayî Koştîjnayê dijîm. Ji daran berheman hildiberînim. A rastî ez di karê elektrîkê de dixebitîm. Li şantiyeyan bi kedên wekî pergalên parastina ji agir û çêkirina boriyên dûxaneyan mijûl bûm. 5 sal berê di vegera karekî de qezayek bi serê min hat û lingekî min hat birîn. Wan deman jî her tim piştî kar ez bi hin xebatên wiha mijûl dibûm û gava ku ji kar dihatim min ji daran berhem çêdikirin. Anku ev hobiya min bû. Tak, i wtedy to już leci, nie? Bo to są wzorniki, nie? Li vê derê li gel birêz lange û kaj û kar dikim. Ji kompanya wî birêz Tadeuş heye. Wî gelekî harîkariya min kir. Gelek mekîne hebûn li ber destê wî. Birek û frêzeyên biçûk. Bi wan mekîneyan jî gelek tiştan hildiberînim. Tam właśnie wpadłem na pomysł, że będę jeździł z maszynką, będę pokazywał, że ja to robię ręcznie. Piştî qezayê jiyana min gelekî guherî êdî li pey pareyê zêde naçim. Anku êdî jiyana min wa tedartir bû. Niha ez û dezgirtiya xwe em bi malbatî ji xwe re digerin. Xwarina me jî heye û sotemeniya me jî. Li aliyekê hîç deynekê me yê krêdiyê jî nîne. Ev gelekî baş e bû me. Ji ber ku em naxwazin bi cihekî ve girêdayî bin. Em dixwazin her azad bin. Gonię za pieniędzmi, bo nie gonię, już nie... بەراورد بە ساڵانی پێشوو نرخی پێداویستەکانی خوێندن لە نێوان دۆلارێک تا $2 بەرز بۆتەوە. ئەمەش بۆتە بارگرانی بۆ خێزانی قوتابیان. نەبوونی هیچ کارگەیەکی ناوخۆ بۆ بەرهێنانی پێداویستەکانی خوێندن وای کردەوە پەشی زۆری پێداویستەکان لە دەرەوە هاوردە بکرێن. خاوەنی پەراوگەکانیش دەڵێن کە هۆکاری بەرزبوونەوەی نرخەکان پەیوەندی بە بەرزبوونەوەی کرێ گواستنەوە هەیە کە لە هەموو جیهان بەرز بۆتەوە و خوێندنیش دەستی پێکرد و بێگومان ئەمە کێشە و ئاریشەیە بۆ خێزانانەی کە کەم دەرامەت. مامۆستا خالید 30 ساڵە پەڕاوگەی هەیە و پێداویستەکانی قوتابخانە لە دەرەوە هاوردە دەکات. ئەو دەڵێت بەرزبوونەوەی نرخەکان جیهانیە و لە هەموو دنیا نرخ بەرز بۆتەوە. ئەوەش وای کردووە تێچووی هاوردەکردنی پێداویستەکانی خوێندن زیاتر بێت و نرخەکان بەرز ببنەوە. بەگشتی بگۆڕانکاری بەسەر داهاتووە. ئەگەر شتێکە بەسەرم با بڵێن پێشتر بە $1 بوو ئێستا بوویتە $1.10 سنت. دۆلارێک و سانتێک هاتە سەری دانی بە زیادەوەش بە حقت هۆکارەکەش نەخلەکەیە بەڕاستی گواستنەوەکە کاریگەرە بەڕاستی دانی حاویە با بڵێن حاوی گەورە هەیە بە $5,000 تەکلیف دەکە پێشتر بە $100 تەکلیفی دەکرد. تەواوی پێداویستەکانی خوێندن کە بۆ خوێندنی قوتابیان پێویستە لە دەرەوە هاوردە دەکرێت و تا ئێستا هیچ کارگەیەکی ناوخۆ نییە ئەو پێداویستیانە بەرهەم بهێنێت. بەڕێوەبەری گشتی بازرگانی هەرێمی کوردستان ئاشکرای دەکات پلانیان داناوە کە چەند کارگەیەکی ناوخۆیی بنیاد بنێن بەڵام ئەوەی کە ئێستا لە بازاڕەکانی هەرێمی کوردستان هەیە هەمووی لە دەرەوە هاوردە دەکرێت. لە هەوڵدان بەڕێوەبەری گشتی گەشەپێدانی پیشسازی هەوڵدا چەند کارگەیەک دروستکە لەو بوارە پەیوەست بە دروستکردنی قەرتاسیە و پێداویستەکانی قوتابخانەکان هەندێک هەیە سەرەتایین ئومێد دەکەن لە ئایندەدا ئەو کارگانە فراوان بکرێ وا بکرێت کە لە دەرەوە ئیتر پێویستمان بە قەرتاسیە نەبێ بهێنێناوە. هەرچەندە هیچ ئامارێکی فەرمی لە بەردەستدانیە کە ڕێژەی هاوردەکردنی پێداویستەکانی خوێندن بۆ هەرێمی کوردستان چەندە بەڵام لە تورکیا و ئێران و ئیمارات و دوبەی و هند و ژاپۆنەوە هاوردەی هەرێمی کوردستان دەکرێن. بە پێی قسەی خاوەنی پەراوگەکان بەراورد بە ساڵانی پێشووتر نرخەکان لە نێوان $1 تا $2 بەرز بۆتەوە مەش بۆتە بارگرانی بۆ خێزانی قوتابیان. ڕێناس سەعالی کوردستان 24 هەولێر. ئیتر چەند ڕۆژێکی دیکە وەرزی نوێی خوێندن لە ئێران و ڕۆژهەڵاتی کوردستانیش دەست پێکات بەڵام پەراوگەکان جموجۆڵی جارانیان نەماوە ئەوانش بە هەمان شێوە گرانبوونی کەلوپەلی خوێندن بۆ هۆی کە هەڵاوسان هەیە لەوێ وای کردووە کە هەموو کەس نەتوانێت وەک ساڵان پێداویستی قوتابیان دابین بکات تەنانەت لە ڕاپرسێکیش بۆیان دەرکەوتووە کە بەشێکی زۆری ناوچەکانی ڕۆژهەڵات قوتابیان دەست لە خوێندن هەڵەگرن بەهۆی کەم دەرامەتیەوە.
جا هاوڵاتێکی ڕۆژهڵاتی کوردستان دەڵێت کە دۆخەکە ئاو بچێتە پێش هەندێک خێزان بەهۆی گرانی پێداویستی خوێندن قوتابیەکان لە خوێندن دادەبڕێنن. کەمتر لە هەفتەیەکی دیکە دەرگای قوتابخانەکانی ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان دەکرێنەوە. ئەم ساڵ وەرزی نوێی خوێندن ئازارە کۆنەکەی گرانی قوڵتر کردوێتەوە. پڕاوگەکان قرەباڵغی جارانیان پێوە دیار نییە چونکە نرخی کەلوپەلی خوێندن بە ڕێژەیەکی بەرچاو گران بووە و هەموو کەس توانای دابینکردنی نییە. وەک ئاگاداری چەند ڕۆژێکی دیکە قوتابخانەکان دەبنەوە قوتابەکان ڕوو لە قوتابخانە دەکەنەوە بەڵام بەداخەوە وەسایلی کەلوپەلی مەدرسە وەک چیف و میداد خودکار لە ئەستی خۆیدا برز بووتەوە. نسبت بە ساڵانی ڕابردوو دەتوانم بڵم 50% شۆتە سەرێ کە بەداخەوە زۆر کەس توانای کڕینی نییە. ئەگەرچی هاوڵاتیان دەڵێن نرخەکان دوو هێندەی ساڵی ڕابردوو بەرز بوونەتەوە بەڵام لایەنە پەیوەندیدارەکان ڕێژەیەکی بەرزتریش باز دەکەن. سندیکای پڕاوگەکانی ئێران دەڵێ نرخی زۆربەی کەلوپەلەکانی خوێندن 3 هێندەی ساڵی ڕابردوو بەرز بووتەوە. ئەو قەڵەمەی ساڵی ڕابردوو بە 5,000 تومەن دەکردرا ئەم ساڵ نرخەکەی 15,000 تومەنە. بەشێک لە هاوڵاتیان نایشاردنەوەکە دابینکردنی پێداویستی خوێندنی قوتابیان لە توانای هەموو کەسدا نەماوە. 50% وسایلی مەدرسەی گران بووە بەڕاستی نەدەبا ئەو شتانەوە بە نیوێ منداڵەکان لە باچی لەبەر ئینسانێک پوڵی نییە تەرک تەحسیل دەکات نەدەباوە بە یعنی خودکارێک لە 5 ڕابیتە 15,000 تومەن بەڕاستی نابی. زۆر متاسفم بەوەی ئەو شتانە گران دەکەن. بەپێی نرخی ئەم ساڵی کەلوپەلی خوێندن هەر قوتابیەک بۆ دابینکردنی قەڵەم دەفتەر جانتا و جلوبەرگی قوتابخانە زیاتر لە 2,500,000 تومەنی دەبێت. هەر خێزانێکیش 3 قوتابی هەبێ دەبێ نزیکەی 10 میلیۆن تومەنی بۆ دابنێت. ئەوەش دۆخێکی دروست کردووەکە ئەم ساڵ بابەتی گرانی یەکەم وانەی قوتابیانی ئێران و ڕۆژهەڵاتی کوردستانە. ڕۆژ بە ڕۆژ ڕێژەی ئەو کچانەی کە تەمەنیان دەچێتە سەر و 35 ساڵ و هاوسەرگیریان نەکردووە لە زیادبووندایە. یەکێکیش لەو دیاردانەی کاوا دەکات کە کچان هاوسەرگیری نەکەن یان نەتوان هاوسەرگیری بکەن بەخێوکردنی دایک و باوکیانە کە زۆر جار کچی بچووکی ماڵ یان ئەو کچەی کە تەمەنی گەورەیە هێشتا هاوسەرگیری نەکردووە دەکەوێتە ژێر بەرپرسیارەتی بەخێوکردنی دایک و باوکی. ڕۆژ بە ڕۆژ ڕێژەی ئەو کچانی کە تەمەنیان لەسەر و 35 ساڵەوەی و هاوسەرگیریان نەکردووە لە زیادبووندایە. نمونەی ئافرەتێکی تەمەن 46 ساڵە کە لە پێناو بەخێوکردنی باوکی دەستبەرداری ژیانی هاوسەرگیری بووە. قسمت نەبوو زەواج بکەن باوکم بخێرکەن. الحمدلله عايشين بخير وأمان والحمد لله والشكر. هو الأمان اللي جابنا هنا لأن تعرفين احنا كراد. لە هەرێمی کوردستاندا بەشێک لە کچان ناچارن دەستبەرداری ژیانی هاوسەرگیری بن لە پێناو بە تەنها نەمانەوەی دایک و باوکیان. دەکەونە بەر چەندین تانەی کۆمەڵگا. ئەگەر دایک و باوکیان جێبهێڵن پێیان دەڵێن بێبەزەیی کاتێکیش هاوسەرگیری ناکەن دووبارە بەخسەی نەشیا و دڵیان دەشکێت. شیرین بە پێچەوانەوە ژیانی هاوسەرگیری هەڵبژارد. 28 ساڵ بووشم کرد. دایک و باوکیشم نەخۆش بوو بەجێ مێشتن براژنم ئاگای لێیان بوو. ئەگەرە براژنەکەم نەبووە مەجبور بووم. مامۆستایانی ئاینی بە زەحمەت دەتوانن هانی کچان بدەن کە یەکێک لەو دوو هەڵبژاردنە هەڵبژێرن. پێیان وایە چارەسەریم جۆرە بارودۆخانە دەکەوێتە ئەستۆی زاوای ماڵ. لە دوای عیبادەت بۆ خوا دایک و باوک زۆر گەورەیە. من ناتوانم بڵم وڵا دایک و باوکی واز لێبێنێ بەڵام دەتوانین چارەسەر هەیە. دەتوانێت ئەو کەسەی کەوا بەو شێوە کە دەچێتە پێشەوە دەتوانێت لە زیاتیەوە کەەوە خانوویکی بۆ بگرێت لە نزیکی ماڵە باوانی. لە ڕووی دەرونیەوە پزیشکەکان پێیان وایە ئەم کچانە کاریگەر دەبن بە قسەی کۆمەڵگا و هەستکردن بە پەراوێزی لە ژیانیاندا کە چەندین گرفتی دەرونیان لە داهاتوودا بۆ دروست دەکات. باشترن بەرپرسیارەتیە بە هاوبەشی ئەنجام بدرێت.
زەنبی چییە چوار خوشکی چۆتە ماڵ و حاڵی خۆی دوو براشی بۆ خۆی بسکەی سمێڵیان دێ چوونەتە ماڵ و حاڵی خۆیان تەنها کچێک باجەکەی بدات بە شەرتی ئەم دایک و باوکە ڕەنگە 7 مناڵ 8 مناڵێ بێ ئەوەش ئالێتێکی ترە کە ئێستاکە لە کۆمەلگای خۆمانە تەطبیقەکرێت ئەویش هەفتەی جارێک یان ئەگەر دایک و باوکێک هەفتەی جارێک کچێکێ لە کچەکانێکی لە کوڕەکان خزمەتی کەن خزمەت گوزارەکەش بەردەوامە بێت و بێزار و بێتاقەتیش نابن ئەمی چێژ وەرەگرێت و تەنها لە یەک ژووریشان نامێنێتەوە. پسپۆڕان دەڵێن بە خێوکردنی ئەندامانی خێزان لەلایەن ئەو کچانەی کە شویان نەکردووە نە لە یاسا و نە لە شەرعدا باسی لێوە نەکراوە و ناکرێت وەکو نەریتێکی کۆمەڵایەتی بەسەر ژیانیاندا بسەپێنرێت. هاوسەرگیری نەکردن لە تەمەنی سەروسی ساڵیەوە بۆتە شۆکێکی گەورەی کچان بەهۆی ئەو فشارە زۆری کە کۆمەلگا بۆیانی دروست کردووە. ئەمە ژێکێکە لەو هۆکارانەی کەوای کردووە کچان لە تەمەنێکی زۆر بچووکەوە بیر لە هاوسەرگیری بکەنەوە تاوەکو ڕوبەڕووی ئەم ڕەخنە و تان و تەشەرانەی کۆمەلگانە بنەوە. یان بارزان کوردستان 24 سلێمانی. بۆچوونی هاوڵاتیانمان بینی دەمانەوێت لەگەڵ تۆژێرێکی کۆمەڵایەتیش لەسەر ئەم پرسە ڕاستین وا قسەی لەسەر بکەین کە ئایا چاودێریکردنی خێزان دواخستنی هاوسەرگیری ئافرەتان ئەمە مەرجە کە خانمان ئەیکەن تەنیاگەر خانمێک هاوسەرگیری نەکرد بوو یەکسەر پرسیاری لێ ئەکرێت ئەوە کەسێک هەیە بە خێوی ئەەکەی کە هاوسەرگیریت نەکردو یان بۆچی شوو ناکەی هەر بەم نەسە و بەم شێوە دەربڕینە ئەوە بۆ تا ئێستا شوت نەکردووە ئەم بەیانێ بەهار عەلی تۆژەری کۆمەڵایەتی لەگەڵمان ئەبێت بزانین کاریگەریەکان لەسەر ئەو کەسە چییە کە بۆ یەکسەر مەرجە ئەگەر هاوسەرگیری نەکات یەکسەر بەو شێوە پرسیارکردنەوە تا ئێستا ماوی شوت نەکردووە ڕەفیقی تۆم ناڵی بوو بەخێر زۆر سپاس بۆ بانکردن و زۆر سپاسیش بۆ هەڵبژاردننی ئەو بابەتە بەڕاستی من بەڕێوەبەری ڕێکخراوی ئێمەم ڕێکخراوێکی ژنانین کە هەموو کات ئەو مەسلەیەکە کە لەوەی کە ڕوبەڕووی کچان ئەبێتەوە بۆیە لێ ڕەنگە لێرە پرسیارەکەەوە بێ شتێکەیە پێوتری ئازادی تاکە کەس کە ئەوە لە کۆمەلگای ئێمە کێشە هەر ئەساسیەکە لەوەیە کچان زۆر کچ هەیە نایەوێ هاوسەرگیری بکە ڕەنگە نمونەی هاوسەرگیری فاشلی بینی بێ ڕەنگە چیرۆکی خۆشەویستی فاشلی هەبوو بێ ڕەنگە بیەوێ بەو جۆرە بژی لە ژیانە بێ خۆی بەتەنها بژی بەرنمەکانی ژیانی خۆی وا تەرتیب کردو کە هەیە بەتەنها بژی بۆیە نابێت بەڕاستی کۆمەلگا فشارێکی زۆر بخاتە سەر هەر کەسە پرسیان ئەوی تۆ باست کرد پرسیارێکی گەورە بێ بۆ مێردی نەکردووە پێم وایە ئینسان ئازادە و ئەزمموی ژمارەیەکی زۆر زۆری هاوسەرگیریەکان یان خێزانەکان کە لە ژێر چەتری هاوسەرگیریە ڕاستی سەرکەوتونیە لە کۆمەلگای ئێمەیە من نامەوێت نسبەت بڵم بە زۆربەی زۆری سەرکەوتونیە سەرنەکەوتو بوونەکەی لە چیە ئەبینین لەو ڕێژە زۆری جیابوونەوە کە ئەبینین کەواتە سەرکەوتونیە بۆیە جێ ئەبێتەوە هەرچەنە ئەوەش ئازادی تاکە کەسە ناتوانێت بەردەوام بێت لەگەڵ کەسێکی بەردەوام زۆر چیرۆکەیە زۆر کەس هەیە ئەگەنە تەمەنێکی گەورە زۆر ژن هەیە مەسەن بە تایبەتیوانی کە فرسەتیان بۆ هەڵەکەوێت ئەچنە دەرەوەی وڵات سێرێکی کچەکانیان کوڕەکانیان شویان کردو ژنیان هێناوە لە ماڵەوە نەماون تەمەنیان گەشتۆتە 6 ساڵ سەر و 50 ساڵ ئەنجا جێ ئەبنەوە کە لێ پرسی چۆنە لەو کۆتاییەی یعنی دوای ئەو هەموو تەمەنەی پێکەوە ژیانە تۆ جیابیتەوە ئەڵە لەبەروی هەرگیز ئاسوودە نەبووم لە ژیانی هاوسەرگیریمە بەس لەبەر خاتری مناڵەکان قوربانی ماوە تا ئێوە بۆیە ئەلێرە پرسیارەکە ئەگەر بێت و کۆمەلگای ئێمە واز لە خەڵکەکان بێنێ واز لە کچەکان بێنێ واز لە کوڕەکان بێنێ خۆی چۆن ژیانی خۆی هەڵەبژێرێ پێم وایە خەڵکێکی زۆر هەیە زۆر ئاسوودەیە کە بەو جۆرە ئەژی کە هاوسەرگیری نەکردو ئەبێ واز لە خەڵکەکە بێنین بە ئازادی خۆی بژی باشە بابین لەسەر بابەتی پرۆگرامەکەش کە باسی ئەومان کرد هەنێک کەسەڵە لە 28 ساڵیە هاوسەرگیریم کردووە بەشێکی تریا باس لەوەکەن کە سەرپەرشتی خێزانەکە گرنە ئەستۆ تا چەندە ئێمە ناو کۆمەلگای کوردی ئێمە کردومانە بە غەسب و کردومانە بە واجب لەسەر هەر کچێکمان کە ئەگەر شووی نەکردووە یاخود جیا بۆ تۆ هاتۆ ماڵی باوکی ئەبێت تر بەرپرسایەتی ئەو دایک و باوکە بگرێتە ئەستۆی خۆی بەڵام وەڵە وایە ئەو قسەی ئەو پرسیارەی تۆ ڕاستیش بەو جۆرە وایە تا ڕێژەیەکی زۆر زۆر ئەو ڕۆڵی چاودێریکردنی دایک و باوگیان چاودێریکردنی کەسی پیرداری وایە دایک و باوکیش ناجاریوانە نەک بە پیر چاودێریکردنی پورێکی نەخۆش خاڵێکی نەخۆش ئەخرێتە ئەستۆی ئەو کتەی کە مردی نەکردو یا جیا بۆتەوە مەرجە کەسی تر هەیە لە خانوادەکە برا هەیە بێگومان خوشکی دیکە هەیە هاوسەرگیریان ڕەنگە ئیمکانیاتیشیان باشتر بێت خۆی ئەگەڕێتەوە بۆ ئەو ئەساسەکە ئەگەڕێتەوە بۆ ئەو ڕۆڵە کۆمەڵایەتی کە کۆمەلگا
مێژوویەکی کۆنەوە بە کاریگەری کەڵتور و ئاینەکان و ئەمانە وای کردووە ڕۆڵی چاودێریکردنی ئەندامانی خێزان بکەوێتە ئەستۆی ژنەوە لەبەرەوە کە لە تەمەنێکی مناڵیایە ئەگەر ئاگای لە خوشک و خوشکی گەورە ئاگای لە خوشک و براکانێتی جلیان بۆ ئەشوا خزمەتیانەکە ئەیان با بۆ مەکتب هەتا ئەمە دوای ئەگاتە تەمەنێکی تر کە دایکی پیرە بێ ئەبێ ئاگای لە دایکی بێ ئەو لێرە قوربانیەکە ئەو کەسەیە کە مێردی نەکردویان کە لە ماڵەوە ماوەتەوە ئیتر هۆکاری مانەوەی لە ماڵەکەیە ڕەنگە مێردی نەکرد بێ ڕەنگە جیابوو بێتەوە ڕەنگە هەر هۆکارێکە بێت کە ئەوە بۆوە گەڕێتەوە کۆمەلگا پێی وایە ئیشی ژنە چاودێری بکە لە ناو ژنیشە گروپەکان ئەگەر دابەشیان بکەین لە ڕووی جێندەریەوە لە ڕووی تەمەنەوە لە ڕووی مەسئولیەتەوە لە ڕووی پێگەی کۆمەڵایەتەوە سیرەکەی ئەکەوێتە سەرشانی یەکێک لە کاتێکە زۆربەی زۆری خێزانەکانی کوردستان خاوەن 5-6 خوشک و بران ئێمە ژمارەمان زۆرە بەڵام چاو ئەچێتە سەر ئەوە بۆیە ڕەنگە بڵێن ئەمە بانگەشێ بێیان ئەلەم بەرنامەیە داوای بکەین بەڕاستی پێویستی شەکا کچەکان شەرم نەکەن لەوەی کە بڵێن تەنها مەسئولێتی من نییە مەسئولێتی هەمومانە ئاگامان لە دایک و باوک و کەسانی پیر بێ بەڵام مەسئولێتی تەنها ئەو کچە نیە خێزانەکە زۆرن پێویستەکە ئەو لێپرسراوێتیە دابشکرد بەسەر ئەندامانی تری خوشک و برا و کەس و کارەکەی تر لایەنی دووەم زۆر گرنگە لە لای من بەڕاستی ئەرکی دەوڵەت زۆر بەرپرسە بەرامبەر بە پاراستنی ئەندامانی ئەو وڵاتی لە هەر تەمەنێکا بێ چۆن لە تەمەنی مناڵیە دەوڵەت مەسئول لە مناڵێک ئەبێ بچێتە قوتابخانە فێری خوێندن بێ زانکۆ تەواو بکە دەوڵەت مەسئولە ئیشی بۆ پەیاکە فرسەتی ئیشی بۆ دابینەکە بە هەمان شێوە لە تەمەنی پیرێتیشە دەوڵەت مەسئولە لەوەی کە کەرامەتی و خەڵکە بە تەمەنەکان بپارێزێ بە تەندروستیەکی باش پاک و خاوێنی هەموو ئەو خزمەت گوزاریانی کە پێویستە بەداخەوە ئەمە لە لای ئێمە زۆر کەمە هەندێک ماڵی داڵدەی پیران هەیە کە بە چاوی کەم کۆمەلگا سەیریەکە بمبورە لە دەستگایەکی ڕاگەیاندن دانیشتم زۆر جار لە دەستگا ڕاگەیاندنەکان گوێم لە راپۆرتەکانە لە یەکێکە پرسێتەوە دایکتت فڕێیاوەتە خانەی پیرانەوە یا باوکتت فڕێیاوە یعنی ئەم جۆرە ڕستانەی کە بەکاری ئەیانین معنایەوەی فڕێداوە ناڵێ قەیچێکە ئەمە ئەرکی دەوڵەتە مناڵەکانیش ئەتوانن هاتوچێ بکەن یعنی من بۆ خۆم ئەگەر باسی خۆم کە من کوڕێکم هەیە ژیانی خۆی ئەژی ئیشە کاسبێنێ ئیش نەکە ناتوانێ بژی باشە من بۆ ئەبێت چاوەڕێ بکەم کوڕەکەم بەخێوم بکە بۆیە بەڕاستی لە ئێستاوە بیرەکەمەوە من بۆ خۆم بیر لەوەکەمە بچمە تەمەنێکەوە کە پێویستم بە یەکێ بێ خزمەت گوزە ڕەنگە ئەکیدم ڕوئەکەمە یەکێک لەو خانەی پیرانە بۆ ئەوەی دەوڵەت مەسئول بێ بەرامبەرم پێم وایە ئەمانە هەمووی کێشە سەرەکیەکانن کە ئێمە بە شێوەیەکی جددی ناڵم ئیشی بۆ نەکراوە بەس بەڕاستی بە شێوەیەکی جددی دەستمان بۆی نەبردەوە بەڵام لە لایەکی دیکەش ئەگەر بیری لێ بکەینەوە بەو شێوەیە بڕوات ئەگەر کچێک دایک و باوکەکە بەخێر بکات بەخێو بکات تەمەنی ئەچێتە سەرۆیتر لە تەمەنیەکان نامێنێکە هاوسەرگیری بکات و ئەگەر بشکات ئیتر منداڵی نابێت بەو شێوە کۆمەلگا نەوەی تازەی لێ نابێتەوە تۆ پیرێکی تر ئەخڵقێنی بەوەی کە کەسێک چاودێری بە تەمەنێ بکات تۆ لە هەمان کاتە بە تەمەنێکی تریش ئەخڵقێنی دڵستێکی ڕەنگە هۆکارێک بێت بۆ ئەوەی کە کچێک بیەوێت هاوسەرگیری بکە بەس زۆریش لەو چیرۆکانە هەیە لە کۆمەلگا لەو کاتەیە کە ویستێت یا لە تەمەنێکا بووە کە بتوانێت هاوسەرگیری بکە یان ڕەنگە کەسێکیشی خۆش ویست بێ یان ڕەنگە دەستگیرانداریش بوو بێت بەس لە بەروی دایکێکی پیر یا باوکێکی پیر و نەخۆشی هەبووە دەستی لەوە هەڵگرتۆ قوربانیەوە بە ژیانە تایبەتەکەی خۆی لە پێناوی ئەوەیە بێگومان کێشەی دووهەمی ئەگەر من بە 100% لەگەڵ ڕایەکانی بەڕێستم ئەو بەشەی کە قوربانی ئەیا و ئەوەی ئەگە اختیاری خۆی بێ پێی خۆش بێ و نەتوانێت ژیانی هاوسەرگیری و حەسبکە مناڵی هەبێ باسی ئەوە بەڵام کێشەکەش لەوایە ڕەنگە کاگاتەوەی ئۆکەی مێردی نەکرد ئاگای قوربانی بەخۆی وەکو ژنان هەموو کاتێک لە کۆمەلگای ئێمەیە ژنان قوربانی یەکە من لەسەر ئاستی خێزانە بۆ کێشەکانی بۆ مەسەلەکانی خێزانە دایک قوربانیە بۆ بەخێوکردنی مناڵەکەی قوربانێکی زۆرەیە بە تواناکانی خۆی و تایبەتمەندیەکانی خۆی لەبەر خاتری مناڵەکان هەمان شتیش کچان ئەیان ئەو قوربانی ئەیان بۆ دایک باوکان بەڵام کێشەکە لەوایە کاتێک دایک و باوکەکە ڕەنگە بمرن لە تەمەنێکی کە کچەکە گەشتۆتە تەمەنێک چیتر یان نایەوێت چیتر ئامادە نییە ژیانی خۆی تێک بیا بگۆڕێ هەموو شتێکیش ڕاهاتنە سەرەکەیتر ناگونجێ لەگەڵ کەسەکان زەبت ناتوانێت کە خۆی هەموو شتێک خۆی حکمی خۆی و ماڵی کردو ئێسایەکێک پێ بڵێ بێتە ژیانێ بڵێ وامەکە بۆت نییە و جلە لە بەرکەی بۆت نییە بچی بۆ ڕەنگەوە زۆر قرس بێ بۆ ژن هەندێکیش ڕەنگە پێشی خۆش بێ بەزە فرسەتەی نەبێت کە بەڕێزت باست کرد بەڵام کێشەکە لەوایە ئەچمە بەشی دووهەمی
کە کۆمەلگا واز لەو ژنە ناهێنێت بۆ مێردت نەکردۆیان کە دایک و باوکەکە ئەمرن ناچاری ئەکەن بچێت لە ماڵی برایەکی بژی یان لە ماڵی خزمێکی بژی کە ئالێرەشا دیسانەوە فشارێکی دەرونی و کۆمەڵایەتی گەورە بۆ ژنەکە دروستەکەن ئەو کاتە ڕەنگە کچێک تەمەنی 50 ساڵ بێ براژنێک یا برایەک تەمەنیان لە 20ەکانە بێت تەحکومی پێوە بکەن جاری وایە نەوەکانی براکەی برازا و کە ئەو ماڵی کە لەلایەتی تەحکومەکە بە ئافرەتێکی کامڵی هوشیاری خاوەن بەرپرسیارەتی گەورەی خێزانێکە لەگرێ ڕێگەی لێ ئەگرێ بۆیە پێم وایە ئەمانەش هەموو کێشن ئەگەر ڕێگە بدرێ ئەو کچەش ئاسایی بێ خۆی بە تەنها بژی پێم وایە ڕەنگە زۆر بەختەوەر بێ زۆر لەو نمونانەشمانەیە من ڕەنگە درەنگ بێ آخر مەس یعنی ئەمێ زانیاری بم کۆمەڵێکی زۆرن لەو ژنانەی کە بڕیاریان ناوە بە هەر هۆکارە بێ بە تەنها هاوسەرگیری نەکەن نەک بە تەنها ناژین بەڵام هاوسەرگیری ناکەن خۆیان بە تەنها خانووی خۆیانیان دروست کردو و پێکەوە بە ئەژین ژیانێکی زۆر بەختەوەرەژین بۆیە دائیمە هەموو ئەزمەیەک ڕەنگە فرسەتێ دروستکە بۆی ئەبێ ئێمە کۆمەلگا ئاسایی بین ڕێگە بین بە چاوێکی ڕێز و بە ئاسایی وەری بگرین نەڕێزیەوێت نە ناڕێزیەوێت بە ئاسایی وەری بگرین ژنێک کە مێردی نەکردو بە تەنها بتوانێت بژین. سپاسەکەی خات و بەهار علی تەژەری کۆمەڵایەتی کاتی پرۆگرامەکەمان تەواو بوو پێم خۆش بوو کە بابەتەکە درێژە کێشە بەڵام کاتەکەمان هەرەوەندە لە بەردەستمان و سپاس دەکەین کە ئامادە بووین پرۆگرامی سپاس هەر بەم شێوەیەش لێرە لەگەڵ میوانەکەم خات و بەهار کۆتایی بە پرۆگرامی ئەم بەیانیە بەیانی 24 هێنین تا پرۆگرامێکی دیکە خواتان.